دوای ماندووبوون و خەرجێکی زۆر بەرهەمی تەماتەی جۆتیارانی سۆران پێگەیشت، بەڵام ئەوان دەڵێن لە بەرهەمەکەمان زەرمەندین و تەنیا ماندوێتی و خەرجیەکەیمان بۆ ماوەتەوە. هۆکارەکەشی دەگەڕێنەوە بۆ ئەوەی حکوومەت هاوکاریان ناکات و هیچ پلانێکی نییە بۆ ئەوەی پشتگیری جۆتیاران و بەرهەمی نێوخۆیی بکات. زۆریش هەر فەلاحەکی لێ پرسێ خواخوایتی بگەتەوە مەسرفەکەی خۆی. هەری وەڵڵا زۆر هۆکارەکەی ئەوەیە لە دەرەوە ڕێگریە ناکەن، لە دەرەوە تەماتێکی زۆر ئاورداکەن. بەنسبەت فەلاح بەڕاستی زۆربەی زۆریان زەرمەندن. هیوادارن حکوومەت ئاوڕۆژیان لێ بدات و بەتایبەتیش وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانیا و هاوڕێکی زدی لە فەلعەکان داتوت. ئەمەوەکو فەلاحین لە وەڕنی بڕشینی زیینی لێ تەماتە نینە وەکو ماندبوونشی زۆرە نێکرێ و ئەوەش تەماتێ نافرۆشێ. چیلۆی 200 دینار 300 زیاتر نییە. زۆتیارانی سۆران بەرهەمەکانیان لە باشترین و لە بارترین کەشوهەوا کە کەشوهەوای کوێستانە بەرهەم دەهێنن، بەڵام حکوومەت تەنانەت ڕێگەوبانیشی بۆ چاک نەکردوون کە یەکەم هەنگاوی پەرەپێدان و بوجاننەوەی کەرتی کشتتوکاڵام. ئێمە وەکو جوتیارانی دەڤەری سۆران بەڕاستی زۆر زەرمەندی لە هەموو ڕۆیچووە. یەک ئێستان بۆ نمونە ئەو بارە تەماتەیە لە هۆرنێ لە سیدەکانی منە لە حدودێ 2 ساعتونیەوە بەس لە خۆرێ ڕووم هەر کیلۆکی 120 دیناری مەسکرەیە، سەلەکەی 750 دینارە، لەسەر جوتیارە هەر کیلۆکی بە 200 دیناری ئێستا بە 350 دینار میفرۆشتێ. مەسرفان گرانە. پارا وەختەی چێمیا چیسی بە 700,000 بوو، ئێستا ئیرانی دێ بە 50,000. ئەو وەختەی بەنزین بە 500 دیناری بێستە بە 1250 دەکەن. بەڕێوەبەری کشتتوکاڵی سۆرانیش هۆکاری زەرمەندبوونی جۆتیاران دەگەڕێنێتەوە بۆ کەمی ڕۆشنبیری کشتتوکاڵی. دەشڵێت ناکرێت جۆتیاران هەموویان یەک جۆر بەرهەم دابچێنن، چونکە ئەو بەرهەمە بابڕێکی زۆر دەکەوێتە بازاڕەوە و ساغبوونەوەی زەحمەت دەبێت. برایانی جوتیاری ئێمە ڕۆشنبیری کشتتوکاڵیان لە ئاسێکی پێویست نییە. ئیشی ئێمە لەولایەنەوە لە ڕێڕێنمای کشتتوکاڵیەوە هاوکارین و دەستمان بە هەڵمەتێکی فراوان کردووە بەردەوام لەوەین کە ڕیتمی چاندن بگۆڕین. ناکرێت لە وەرزی پێگەیشتندا هەمووی جوتیارەکانمان پێکەوە تەماتە و خەیار بچێنن. ئەم چاندنی ئەم تەماتە و خەیارە لە بازاڕەیە چی لێکرێ هەمووی ساغ نابێتەوە. دەڤەری سۆران ناوچەیەکی بەرفراوان و بەپیت و ئاودارە، ناوچەیەکی لەبار و گونجاوە بۆ کشتتوکاڵ، نزیکەی 4,000 دۆنم زەوی داچێنراوی هەیە، بەڵام هاوکارنەبوونی حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان وای کردووە سوودێکی ئەوتۆ لەم ڕووبەرە بە پیتە وەرنەگیرێت. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.